دوای تێپەڕبوونی شەپۆلاییەک لە دوای یەکەکانی بارانی ڕەحمەت و هێوربوونەوەی دۆخی سیاسی و سەربازی ناوچەکە، هاوڵاتیان جارێکی تر ئاشت بوونەوە بە سروشت. ئێرە سەیرانگای دڵۆپەیە کە نزیکترین سەیرانگای پایتەختی هەرێمی کوردستانە. چادان و چاپەستەکان لەسەر ئاگرن و خەڵکیش بەو پەڕی دڵخۆشیەوە خەریکی ئامادەکردنی خواردن و کات بەسەربردنن. دوای ماوەیەکی درێژ لە دڵڕاوکەی هاوڵاتیان بەم شێوەیە ڕوو لە سەیرانگاکان دەکەن و چێژ لە کەشوهەوایەکی گونجاو وەردەگرن. چکە ڕۆژەکانیت کە بەڕاستی لە بە ئیش و کار و کەسابەت و لەخوای بە زیادیوە شەڕ شۆقەش خلاص بوو لە کۆرمان بووە. ئەو ڕۆژ بەڕاستی ڕۆژی خۆش بوو لەبەر هەندێکەش هەموو ماخڕبینەوە برایەکانمە و ماری داکمارە هەموو پێکەوە خڕبین هاتێن دەرەوە. شوێنە نووسین هەر چاوەڕوا بووین کتمان ئینشاڵڵا ئەو ڕۆکەشەوەی خۆش دەبێت دەچینە دەرێ. مەمنون گیانەکەم سپاس دەکەم. ماڵتە هەر لە هەولێرە ئەمە ئەم ساڵ چەندەم جارە دێنە دەرەوە؟ یەکەم جارە بینە دەرێ بەهۆی ئەوەی کە زۆر دڵخۆشم هەم دوو کوڕەکانم لەگەڵە هەم برازا و زاواکانم و براکانم و خزمەکانم لەگەڵەوە یەکەم جارە دێنە دەرێ. باشە باش ئەمڕۆ چیتان هێناوە لەگەڵ خۆتان چۆن بوو بڕیارتان دەبێنە و شوێنە؟ وڵی لەگە مارش براوم و خەسومانم و خڕبوونەوە اتفاقمان کرد گوتمان ئەو ڕۆکە سەردانەی دەرێ دەکەن دۆڵمێ و فقط ماسیە و سینگە و تکێ و ئۆشتانەیە. تا دوێنێ هەموو باس و خواسێک لەسەر هێرشوو بەرپەرزدانەوەی سەربازی بوو، بەڵام ئەمڕۆ لێرە تەنیا باسی جوانی بەهار و کانیاوە بوژاوەکانی کوردستانە. هاوڵاتیان دەڵێن بەهارێکی ئاواگەش و جوان شایانی ئەوەیە کاتەکانمان لێرە بەسەربەرین. ئێمەوە خەڵکی پشدەر و قەڵازە هاتوین بە ماڵ خوشک و برا خوارزە و برازە و دوێنێ هاتوین ئەو ڕۆژ بەخۆشیوان و بەخۆشی ئەو کەش و هەوا و لەخوای بە زیاد بێ ئەو ساڵەکەینە ڕەحمەت و بارانی چاکەیە و هاتوینە دەرێ و لەو خوای بە زیاد بێ فەزلی خوای گەورە ئەو ساڵەکەینێ بارانی باشمان بوو بە ڕەحمەتی چاکباری و کانیاوەکان و بیرەکان و چۆمەکان و هەمووی لەخوای بە زیاد بەپڕ بوون. ئەو سار زۆر خۆشە لە ساردارانە زۆر خۆشە. ئەرێ وەڵڵا لەخوای بە زیاد یەک دوو ساڵ بوو باران کەم دەباری لە هەولێر ڕێژە پێوە دیار بوو بەهارەکەی ئەدیکو دەخردانیش کەم بووکە. ئەرێ وەڵڵا زۆر خۆش ئێستا خۆشترا لەخوای بە زیادی ئەو خێر و بەرەکەتە. الحەمدولله. ئەرێ وەڵڵا ئەم ساڵ بڕیارتان داوە هەر بەردەوام ئاوا بێنە دەرێ گەشت و سەیران و سەفرا؟ ئەگەر بگونجێ فەزلی خوای گەورەیە ئێستا بەری سەرچەندەنە باوەڕ بپار ئەو کاتان کەس نێتش. بەردەوامی شەپۆلەکانی بارانبارین لەلایەک و ترسی تەشەنە سەندنی جەنگ و ناسەقامگیری ناوچەکە لەلایەکی ترەوە وایان کردبوو هاوڵاتیان پلانەکانی گەشت و سەیرانیان بۆ ماوەیەکی زۆر دوا بخەن، بەڵام ئەمڕۆ بە ئارامبوونەوەی دۆخە سیاسی و ئەمنیەکە و دەرکەوتنی خۆرێکی درەوشاوە و کەش و هەوایەکی دڵگیر قەرەبووی ئەو ڕۆژانە دەکرێتەوە و خەڵکیش بەو پەڕی دڵخۆشیەوە ساتەکانیان لە ناو سەوزایی بەهاردا بەڕێدەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.